بەهۆی ئەو شەپۆلە بارانبارینەی کام ساڵ لە سنوورەکەدا باریوە، هەرچەندە بە بەراورد بە پارساڵ کەمتر بووە، بەڵام لە ئێستادا ئاستی ئاوی بەنداوی ئەڵوەن بە ڕێژەیەکی باش بەرز بۆتەوە و سەرڕێژ بووە. سەرپەرشتیاری بەنداوی ئەڵوەن دەڵێت ئاوی بەنداوی ئەڵوەن جگە لەوەی ئاوی خواردنەوە بۆ قەزای خانەقین دابین دەکات. هاوکاتیش زیاتر لە 2500 دۆنم باخ و 3000 دۆنم زەوی کشتتوکاڵی لە بەنداوەکە سوودمەند دەبێت. 130 میلیۆن مەتر سێجا ئاومان بۆ هاتووە، بەڵام پار تاکو ئێستا 200 میلیۆن مەتر ئاومان بۆ هاتوو بوو. ئەم ئاوە سەرڕێژە ئێستا خانەقین سوودی لێوەرەگرێت، لەگەڵ ئەوەیشە ئەوەی زیادە بمێنێتەوە ئەڕوا بۆ بەنداوی حەمرین. ئەم ئاوە ئەوەی سوود لێوەری بگرێت خانەقین ئێستا نزیکەی بۆ ئیسالەی ئاوە لەگەڵ محەتەی تەسفیە سێ چوارەکە 2500 دۆنەممان هەیە بۆ باخ لەگەڵ زەوی زراعیە. بەڕێوەبەری کشتتوکاڵی خانەقین دەڵێت بارانبارینی ئەمساڵ کاریگەری باشی دەبێت لەسەر بەرهەمی هاوینەی جوتیاران، بە تایبەتیش ئەو زەویانەی کە نیمچە بەراون. سوودی بۆ ئەو بەرهەمە دەیمیانە ئەبێت وەکو کاڵێکی دەیمی وەکو خەیاری دەیمی ئەو شتانێکەوە لە دەیم ئەکرێ قازانجی ئەبێ، هەروەها بۆ حیوانات و بۆ ئاژەڵەوانش سوودی ئەبێ ئەم بارانانە و بارانی دوایش بەدواوەیە بە پێ ئەو پێشبینیانە کە هەیە لە جیهان بەگشتی و هەروە لە کوردستان بارانی تریش بەڕێوەیە، مانگی چواریش باران هەرماوە بەبارێت، مانگی سێشمان بەدەستەوەی ئیشەڵا باران ئەبارێ و بۆ ئاژەڵ و ئەوانەی کە ئاژەڵداری و ئەوەی و ئاژەڵی کێوی و ئەوە سوودی ئەبێ وەکو پار نییە کە وشکە ساڵێکی تەواو بوو. ئەم ساڵ لەوە ناچێت وشکە ساڵی بێت، لەوەچی وشکە ساڵی بڕێتەوە. ناوچەی گەرمەسێر و خانەقین خاوەنی زۆرترین زەوی کشتتوکاڵیە، ساڵانەش بە هەزاران دۆنم زەوی کشتتوکاڵی لە سنوورەکە بە گەنم و جۆ دادەچێنێت. ئەم ساڵیش تاوەکو ئێستا زیاتر لە 87 ملیم باران باریوە. ئەم ساڵیش مەترسی ڕوودانی وشکە ساڵی لە سنوورەکە بەدی ناکرێت. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، خانەقین.